روش بروش بازنaya piştevanan û layangirên lîsta hevpeymanî berfireh dibît. Baweriya xelkê Akre û dewrober jî bi lîsta hevpeymanî mûkom dibît, çûnke wekû ew diyar dikin, li mavêbûrî Êketiya Niştîmaniya Kurdistanê şiyaye bibîte cihê baweriya beşeka zû re xelkê Kurdistanê û kar biketin bû çespandina mafên hemû pêkhatên Kurdistanê li Perlemanê Iraqê. Lewra xelkê Akre û dewrober piştevaniya xwe bû lîsta hevpeymanî û kandîda jimare 26 dûpat dikin. خودی لیستا وی پیوانی یا گرنگ یاورو بوما بو کردستانی بو دور برای ما عشیرت آکریو ها هل الحدودين مثلا كاكيريا دنجي خدين ان شاء الله هم هر شهر عشيرات واكره بالضبط دنجي خدين لسه هاي بايواني كتين اجتماعي كردستان وبرتشيش مثلا فكا قباط بو ليس لسته شو باغدا اف معاشه وكالا وخرب ما تشكل بو في ملاتي بو في افاناي مع زيد ابو نفا ام تيفد هاري خوب كاين هاري ملاتي خوش كاين عفيه بس مرشح ما ايمان خان تيفي بقريت ناف اوكري وما بقريت بيت ناف اوكري بقريت ناف مال بلا بتشيد دهور كاربين ام قال وكيم اغوات اوكري ام حس كاين بيت ناف ما ان شاء الله لسه بايوم ندش ومن وكو ما مستاك لقضايا اكري طبعا هوادارم ولا همو ما مستيان وكادران ودرسوزان يتشتين اجتماعي كردستان ك خو آماده بکن بو ام هل بجاردن ام زارا طبعا امر روجي قلي يا خدا وكاري نییە لە حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە بەر قۆناغێکی هەستیارین بەڕاستی ئەبێ هەمومان هەموو کادر و دلسۆزان و لایەنگیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک دەست یەک دەنگ بە شەو بە ڕۆژ ئیش بکەن بۆ سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کوردستان. Li Snûrê Baznê Akrê lîsta hevpeymanî take kandîda xwe heye, ew jî parêzer Îman Ebdirezaq berbijêra jimare 26 welatiyên Akrê û dewrober jî piştevaniya xwe bû serêxistina wê dûpat dikin. وڵۆیکەتی حزبك شۆڕژگێرە حزب و شەهیدۆرە خۆوانێ 23,000 شەهیدۆرە ئەم وەکی عشیرەتۆ زێبۆری وەکی کەتی ئەم دەنگی خودینە لیستا هەی پەیوەنی بەێ بەلام پشگیریۆ ئیمۆنێت کۆندیدۆ لیستۆ ئیکەتی نیشتیمانی کوردستان هیویدارم ڕاستی کە هەمی خەلک بە دلێکی بەرفرە بشتە سەر سندوقی دەنگدانی سەوتی خوبەتە لیستا هەوپەیمانی ڕاستی ئیمان خانیشێک بربژێرە مەیە کایە بربژێرە دەڤەرە بادینان دەڤەرە ئاکری و شێخان و بەردەڕەش و دەڤەرە ئامیدی و یەکژە هەرە کچێ سەرکەفتیە پڕاستی کچەکە ژێهاتیە و سوت ئیمان هیویدارین یعنی ڕۆژە دەنگدانی ئەم هەمی پێک و بچین ئەوی گلەیەکیش هەبی ئەوی ینی تشتێکیش هەبی ئەوی خەمسار بی ئەوی پڕاستی گلە و گازندێمەدە هەر هەبن خلاص نابن بەس گلە و گازندی خودینە پاشوە ئەم ڕۆژە دەنگدانی دەهیدە هەمی پێک و بچین دەنگی خۆ بدەین لستە هاوپەیمانی بدەینە سەد ئیمان ئینشاءالله. Serêxistina lîsta hevpeymanî li Snûrê Baznê Sêy Akrê berdere Şêxan, serêxistina dadperwerî û serweriya yasayê û çespandina mafî û rewanekirina parêzerên bi ezmûne bû Perlemanê Iraqê. İsmail Saîd, Dezgehê Mîdyayê Badînan, Akrê.